سوێن بەخوا ئیتر تۆ هەر بڵێ خوا غەفوور و ڕەحیم. ئەگەر ئینسانێک لە پێناو خوادا بکوژرێ شەهید بێ، شەهید نەک خۆی بکوژێ بۆ جەهەنەم بڕوا، شەهید بێ لە پێناو خوادا خەڵکی بیکوژێ نەک خۆشی خۆی بکوژێ. سوێن بەخوا کەسێک لە پێناو خوادا شەهید بێ بکوژرێ ئەمجا زیندوو بێتەوە، هەم لە پێناو خوادا بکوژرێ جاری دووەم و شەهید بێتەوە دوو جار، هەم زیندوو بێتەوە هەم جاری سێمیش لە پێناو خوادا شەهید بێ و بکوژرێت ئەگەر قەرزی لەسەر بێ خوا لێی خۆش نابێت. خۆکوشتن کار و پیشەی کەسە لاوازەکانە نەک کەسە بەهێزەکان. برای بەڕێزم خۆت مەکوژە لەبەر ئەوەی کە فەقیر و هەژاری یا قەرزاری یا ئیفلاست هێناوە. چە کەس مابینی ئیفلاسی هێنا خۆی کوشت. عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ ئێمە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو هەموو خێزانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ مانگێک بەسەرمانە تێ ئەپەڕی، هەموو خێزانەکانی هەموو ماڵەکانی. ئەفەرمێ وەڵڵاهی ئاگرمان نەئەکردەوە، چێشتمان نەئەکرد یەک مانگێک. حەدیثە ئەفەرمێ 45 ڕۆژ لە ماڵی پێغەمبەری خوادا ئاساسەم یەک خێزانیدا ئاگر و نەکراوەتەوە و چێشت نەکراوە. چێ لە تۆ وایە بەم شێوەیە کە خۆتە کوژی؟ سەحابە دەهاتن ئاوازکیان هەڵەدایەوە، بەردێک بەسرا و بەسکیانەوە لە بەرسێتیا پێغەمبەری خوا ئاساسەم کە سکێڵدا دوو بەردی بەستوە سکی خۆیەوە بۆی مەعیدەی بڕواتە ناوە برسی نەبێت. خۆی نەکوشت، سەحابە خۆیان نەکوشت، هەژار بوون. قەرزاری خۆت مەکوژە. ئەفەرمی یەک مانگێک لە ماڵی هیچ خێزانێکی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ئاگر نەکراوەتەوە بۆ چێشت. خواردنمان تەنها دووشت بوو، خورما و ئاو خورما. ئیلا مەگەر کەسێک گۆشتێکی بۆمان بهێنایە خێری بکردایە گۆشتەکەمان لێ ناو ئەمان خوارد، چونکە هیچمان نەبوو بیخۆین. بەڵام ئایا خۆیان کوشت؟ هەژاری فەقیری خۆت مەکوژە. ئەمە فەقیرێکە. ئەی ئەگەر قەرزاری دەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم؟ ئەفەرمێ سوێن بۆ خوایە کە گیانی منی بەدەستە. سوێن بەخوا ئیتر تۆ هەر بڵێ خوا غەفوور و ڕەحیم. ئەگەر ئینسانێک لە پێناو خوادا بکوژرێ شەهید بێ، شەهید نەک خۆی بکوژێ بۆ جەهەنەم بڕوا، شەهید بێ لە پێناو خوادا خەڵکی بیکوژێ نەک خۆشی خۆی بکوژێ. سوێن بەخوا کەسێک لە پێناو خوادا شەهید بێ بکوژرێ ئەمجا زیندوو بێتەوە، هەم لە پێناو خوادا بکوژرێ جاری دووەم و شەهید بێتەوە دوو جار، هەم زیندوو بێتەوە هەم جاری سێمیش لە پێناو خوادا شەهید بێ و بکوژرێت ئەگەر قەرزی لەسەر بێ خوا لێی خۆش نابێت. ئیلا قەرزەکەی بۆ ئەدرێتەوە، ئەبێ بۆی بدرێتەوە. ئیلا مەگەر کەسێک پێغەمبەری خوا فەرمووی ساڵسەم هەندێک کەسەیە نێتی دانەوەی قەرزەکانی خوا بۆیان ئاسانەکە، بەڵام مەبەستم ئەوەیە سێ جار لە پێناو خوا شەهید بی قەرز لەسەر بێ لەسەر لا ناچێ. ئەی باشە تۆ چەند سەد دەفتەر قەرزاری خۆت کوشت، ئەگەر کەسێک سێ جار لە پێناو خوا شەهید بێ خوا لێی خۆش نابێ، ئەی کەسێک چۆن خوا لێی خۆشە بێ کە خۆی کوشتووە، نە شەهیدە نە لە پێناو خوا شایە. بۆی خۆ کوشتن حەل نییە. چەند کەس مامینی ئیفلاسی هێنا دوای الحەمدلله خوای گەورەی یارمەتیدا هەڵسایەوە و قەرزەکانی وردە دایەوە. خۆت مەکوژە، سەبرەگرە، بەڵکو خوا دەروی خێری لێ بکاتەوە. بە خۆ کوشتن حەل نابێ. ڕاستێک لە دەست خەڵک نەجات بوو، بەڵام ڕۆشتی بۆ شوێنێ هەموو ڕۆژێ خەڵکی بە شەق لە تۆی بدایە زۆر لەوە باشتر بوو کە لەناو ئاگرا شیوەن و واوەی لا بکەیت و عەزاب بخۆی. بۆیە بە هەر شتێک خۆت بکوژی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم بەو شتە ناوە جەهەنەمە عەزاب ئەدرێی. کەواتە خۆ کوشتن حەل نییە. خۆت مەکوژە، لاواز مەبە. فەقیرم، قەرزارم، ئیفلاس بێنە خۆ مەکوشم. خۆ کوشتنی شەکەت حەل ناکە. نەکبەتی و نەهامەتی بۆ خۆت و ماڵ و مناڵەت بەجێ دەهێڵی. خۆت زەلیل و ڕسوای دنیا و قیامەتەکەی بەپێی بەڕێی خۆت قاچ ڕاکێشە. بۆ لە 10 دەفتەر زەرەرە کرد بۆ واز نایەنی، 20 زەرەرە کرد بۆ واز نایەنی.
بۆ خۆت بیرکەرەوە لە ژیانی خۆت قیامەت هەیە لە پێشتە پێت خۆش بێ پێت ناخۆش بێ هەر دەبێ بمریت